سڵاوتان لەبێت و بەیانیتان باش بەیانیەکی جوان لە پرۆگرامی بەیانی 24ەوە هیواخوازم کە هەر یەکێک لە ئێوەی بینەر و بیسەر لەگەڵ ئێمە دەستی پێ بکەن. سڵاوتان لەبێت لە هەر کوێیەکن سڵاو لە تۆش حەکە. سڵاو سۆڤان بەیانیت باش بەیانیتان باش ئازیزان زۆر خۆشحاڵین ئەمڕۆ لە بەیانی 24 لەگەڵتانین. ئەمڕۆ باسی کۆمەڵێک بابەتی جیاوازتان بۆ دەکەین، باسی زەیتون دەکەین، باسی دان دەکەین، زۆر لە یەکتر دوورە بەڵام ئیتر پرۆگرامی بەیانی 24 لەسەر هەموو بابەتێکی جیاواز قسە دەکەین، جگە لەمانەش لەسەر بابەتی هونەری و ئەدەبی و هۆشیاری ژینگەی و تەندروستی و هەموو ئەمانە قسەمان دەبێت. با ناو نیشانەکان ببینین بزانین چی تێدایە. بەرهەمهێنانی زەیتون زیادی کردووە 7 کارگە کە هی بەرهەمهێنانی زەیتی زەیتونە لە هەرێمی کوردستان ئێستا هەیە. خانمێکی کورد لە کازاخستان خاوەنی ناودارترین کارگەی دروستکردنی شیرینیە. کچە هونەرمەندێک لە غەزە ژیانی ڕۆژانەی شارەکە لەسەر باڵەخانە وێرانبۆکان دەکاتە تابلۆ. یەکێک سۆڤان لە بەرهەمە زۆر باشەکان و زۆر تەندروستەکان زەیتی زەیتونە. جا لە ڕابردوو بە ناچاری ئێمە ئەمەمان لە وڵاتانی دەوروبەر و دەرەوە دەهێنا بۆ پێداویستیانەی ناو خۆمان بتوانین پڕی بکەینەوە، بەڵام ئێستا لە ماوەی ئەم 1-2 ساڵە خەریکە کارگەی دروستکردنی زەیتون و زەیتی زەیتون و هەموو ئەمانە ڕوو لە زیادبوونە. ئێستا نزیکەی 7 کارگە هەیە. ئەمە ژوای کردووە کە ینی ئەو خواستی لە ناوخۆ هەیە بە زیادەوە خەریکە پڕ دەبێتەوە. ماوەی چەند ساڵێکە هەرێمی کوردستان بۆتە ناوەندێکی گونجاوی بەرهەمهێنانی زەیتون و دروستکردنی زەیتی زەیتون. لەم چوارچێوێشدا بە سەدان جوتیار زەویەکانیان بە زەیتون چاندووە. جا دروستە ئەم حەوت کارگەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستان کراوەتەوە بەرهەمەکانیشی هەر لە بازاڕەکانی ناوخۆ ساغا کرێتەوە بۆ هیوایە کە هەروەکو چۆن بەرهەمی هەنار و هەنگوینمان ڕەوانەی وڵاتانی دەرەوە کردووە بە هەمان شێوەش بەرهەمی زەیتی زەیتونیشمان ڕەوانەی وڵاتانی دەرەوە بکەین. جا خاوەن کارگەیەک ئاماژە بە چییە کە ئاتەڵێت نەک هەر جوتیارانی هەرێم تەنانەت جوتیارانی ناوچەکانی دیکە عراقیش ڕوو لە کارگەکانی هەرێمی کوردستانەکەن بۆی کە لێرە زەیتی زەیتونی هەرێمی کوردستان بکڕن، چونکە زەیتەکەی ئێمە کە زەیتی زەیتونەکەمانە بەڵێن لە خاکێکی بەپیت هاتۆتە بەرهەم و تا بڵێیت بەرهەمێکی خۆماڵی و ناوازە و تایبەتە. یەکێکە لە باخە گەورەکانی زەیتون لە هەولێر. کاتی ڕنینەوەی زەیتونەکان هاتووە. لە مانگی 11 دەست پێ دەکا تا کۆتایی مانگی 2. بارانی زۆر بوو ئەوەی زەیتونەکە زەیتی زۆر بێت باشترە. ئەمەش قسەی باخەوانێکە کە ماوەی 7 ساڵە ئەم کارە دەکات. مامشاکر بە نیشاندانی جۆرێکی زەیتونیش باسی ئەوە دەکات خاکی کوردستان بۆ ئەم بەرهەمە زۆر لەبارە. دەتوانین بەتەواوەتی بۆ چاندنی پشتی پێ ببەستین. خاکی کوردستان خاکێکە ئاڵتونە بۆ زەیتون لە هەموو دارێک باشترە. بۆ داریت کەش باشە، بەس بۆ زەیتون نەمانزانیوە. ئەم 7 ساڵە ئیشی لێ دەکەم بە پێترین خاکی کوردستانە. ینی پێویستمان بۆی نییە 1 لیتر زەیت لە خارج بێتن لە دەرەوە بێتن. هەر زەیت ئێستامان دەتوانین بە هەزاران تەن زەیتی بنێرنە دەرێ ئەگەر ئەوها بەردەوام بێتن و ها بژێتەوە. لە هەرێمی کوردستان 7 کارگەی زەیتی زەیتون هەیە. ئێرە کارگەیەکە لە دەوروبەری هەولێر و تەنانەت شارەکانی عێراقیش زەیتونی بۆ دێت. دوای چەندین پرۆسەی تایبەتی خاوێنکردنەوە بەم جۆرە زەیتێکی تەواو سروشتی بەرهەم دەهێنرێت. خاوەنی ئەم کارگەیە دەڵێ دەتوانین بۆ ناوخۆ دەرەوەش بەرهەمەکە تابین بکەین. زيت الزيتونة تيكا في تزاني برنامجك حكومتي برنامجك دولتي تزانيش بو تصديري خارج ببي تصديري دربا ببي جبو فلاحكا استفادة زيت الزيتونة ببينن وش دار الزيتونة ببينن كان دار الزيتونة زيادة بكي معاملة زيادة ببين زيت الزيتونة قالك فائدة هي جبو دولتي وجبو خلق كردستان. گرنگیدان بە کەرتی کشت و کاڵ و پاڵپشتی جوتیاران و هەناردەکردنی بەرهەمی ناوخۆیی
لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە و کاری بۆ دەکات. خاکی بەپیت و کەش و هەواکەی کوردستان وا دەکات کە زەیتون بە باشی گەشە بکات. وەزارەتی کشتتوکاڵی هەرێم دەڵێت زیاتر لە 1340 زووتیار سەرقاڵی چاندنی نەمامی زەیتونن. لە هەمان کاتیشدا ساڵانە نزیکەی 110 تۆن زەیتی زەیتون لە کوردستان بەرهەم دێت. ئەمەش ڕێگە خۆشکەرە بوو ئەوەی کە هەناردەی دەرەوەی کوردستانیش بکرێت. پێرۆ مەولودی، کوردستان 24 هەولێر. خانمانی کورد لە هەرکوێ بن جێپەنجەی خۆیان بە هونەرە جوانەکان ئەگەر هەر هونەرێک بێت، هەر لە هونەری جلوبەرگ دوورین بێت، لە ڕووی هونەری میوزیک و دەنگخۆشی و تەنانەت کارە دەستیەکان و بگرە بە خواردنیش جێپەنجەی خۆیان لە هەر شوێنەوە بەجێ هێڵن. جا باسی ئایداکەین. ئایدا خانمێکی کوردی نیشتەجێی ئەڵمەتیە، ئەو ناوی ئایدا میرۆزۆیفە. جا ئەو ئێستا لە کەزاخستانەژی، ئەو ناوچەیە ناوی ئەڵمەتیە. ماوەی زیاتر لە 12 ساڵە کارگێکی دروستکردنی شیرینی و کێکی دروستکردن و بڵین هینی بۆنەکان دروست دەکات. بۆیە ئەو ئێستا بۆتە ناودارترین کەس کە ئەو کارگەی هەیە لە ئاستی ئەڵمەتی. جا ئایدە دەڵێت بۆنە و ئاهەنگەکان کێکی 3 کیلۆیی تاوەکو 100 کیلۆیش دروست دەکات و جوانی کوالەتی کارەکانی بازار و کڕیارێکی باشی بۆ بەرهەمەکانی پەیدا کردووە. لە پێشبڕچەکانی کازاخستان دەیان خەڵات و ناسناوی بردووەتەوە. چەند جارێکیش لە بەرنامەکانی تەلەڤیزیۆنە جیاوازەکانی کازاخستان میوانداری کراوە وەکو کەسێکی بەتوانە و دەسڕنگین. ئێستا پێکەوە بینەرە بین کێکێکیشی دروست کردووە کە لۆگۆی کوردستان 24 لەسەر. Ez Aida Mirzoyeva, 30 ساڵە دژیم وڵاتی کەزاخستان، شاری ئەڵماتە. من خەڵاسکێورە مەکتەب ئونیڤێرسیتێت. Ez artiyawa çê dikim kêk. Ev bû xobiya min. Xobiyan bû xewata min. 12 sala min ji vekirya kampanya şirînî. Ez torta çê dikim 3 kilo heta 1000 kilo. Ez ê were îro bêjim em kêk çê dikin neka sala teze tê em ê okraşa dikin dekorasyonê sala teze. Were nîşandim î em ê bi bayraxa Kurdistanê ve î kanala 24 em ê were kêk çêkin. Xemlîn kêk ez bin bi destê xwe çê dikim. Neka berî sala teze. Vê kêkê re min re lazim bû 2 saet. نۆڕۆک باری گەرە ئیکڕەشینیویە چێکن. ئەختێوە ئەوکڕەشینی گشت خەوەتە دەستایە چێتکی شەکەر با چێتکن گشتی تێ خارنێدا. بەشێک لە جوانی شارەکان تایبەت ئەو شارانەی کە بەناوبانگن گەشتیاری زۆر ڕوویان تێدا دەکەن ئەو تێکەڵایی و فرە کەلتوریەیە سۆڤان کە لە شارە گەورەکاندا هەیە. ئێستا خەریکە لە هەولێریش کەمکەمە ئەم بابەتە زیاد دەبێت، بەڵام خەڵک ئەم بابەتە زیاد دەکا هەست دەکرێت لە ئیستانبول ڕووی لە کەمبوونە هونەرمەندانی ئیستانبول کە لە شەقامی تەقسیم گۆرانی دەسڕن و میوزیک دەژەنن لەلایەن پۆلیس و شارەوانیەوە ئێستا ڕێگریان لێ دەکرێت. جا هونەر و گۆرانی و میوزیک لە لای ئەو هونەرمەندە کورد و تورک و عەرەب و ئازەریانە ئاوات و خولیایە هەم دەستکەوتی بژێوی ژیانیشیانانی بەست ئەوە نییە تەنیا لەوێ هونەرەکەیان نمایش بکەن، ئەوە چۆنەڵێ دەرگای بژێوی ژیانی ئەوانیشە. بەڵام دوای تەقینەوەکەی سیازەی تشرینی دووەمی ساڵی 2022 بوو لە شەقامی تەقسیم ئیتر میوزیک و گۆرانی لە شەقامەکە لەو کاتەوە قەدەغە کراوە بە تاکو ئێستاش. پشتی ێریشا بۆمبەیە ساڵابووری لە کۆلانە ئەستقلالێ
کارێ هونەرمەند و موزیکژەنان لە کۆلانان هاتە قەدەغەکردن. پشتی قەدەغەیە هونەرمەندان لە گەلێک دەڤەرن باژێر دەست بە هونەرا خۆکردن. یەکشوان هونەرمەندان جی کەریم کاپلانە کۆلبەر ئاواهەیەک خۆ دەبێژێ ji ber stranên wî yên Kurdî ew rastî dijatiyê dihat. Etnik bir müzik yapıyoruz yani çoğu zaman Kürtçe, çoğu zaman Türkçe yapıyoruz. Kürtçe yaptığımız zaman em müzika etnikî çêdikin û pir caran em stranên xwe bi Kurdî dibêjin. Dema em bi Kurdî distêrin hinek kes gazinan ji me dikin. Ji ber ku difikirin ku em stranê siyasî dibêjin. Ji ber ku Kurdî fehm nakin. Em vê pirsgirêkê pir dijîn. Min 10 salan li Kolana İstiklalê müzik çêkir û piştî êrîşa dawî ji ber sedemên ewlehiyê müzikjenî li Kolana İstiklalê bi temamî hat qedexekirin. Bir bölümü diyebiliriz biz. Kesên kolkolana Istiqlalê stran digotin him ji bo bêne naskirin, him jî ji bo debara jiyana wan ew kar dikirin. Ew mûzîkjen weke sembola kolanê dihatne naskirin. Lêniha ew kes li bazara Kadıköyê têne dîtin. İsmaîl Çildirmê ku bi erebaneya xwe stran digotin anî ziman. Her tim ew ji aliyê polîsan ve dihatne astankirin. 5 salê min 6 salê min yani temam bû 18 salî me ez heta na 4-5 bajêra geriya min heta ji destê min tê yanî were hal wexta min li cîbê heqê rêya xwe wan ez derxim ez diçim digerim yanî ez naskirim. Müzika kolanan rengekî cuda dida kolana Istiqlalê. Lê biryara qedexeyê li Stenbolê bajarekî mezinê ku 20 milyonî zêdetir xelek li xwe digire, kolana Istiqlal ji wî rengê cîwaz bêpar kir. Ben şiarım ben tefkir harudine berdan dünyayı با بچینە غەزە غەزە ئەوەی ناوی ئاوەدانی بێ ئەوەی ناوی ژیان بێ ئەوەی ناوی ئومێد بێ نەماوە تێیدا بەهۆی ئەو بردومانە چڕانی کە دەکرێت و ئەم شەڕ و ئاڵۆزەی کە لە نێوان چەکدارانی حەماس و هەروەها ئیسرائیل هەیە ناشزانرێ کەی ئەم جەنگە ئەو ئەم شەڕە کۆتایی پێدێ بەڵام مرۆڤ ئەوەندە سەیرا لە هەر کوێیەک دای بنێ بۆ خۆی ئومێدێک دروستەکە ئەگەر لە ناو زیندانیش بێ ئومێدێک دروستەکە ئەگەر لە شوێنێک بێ هەناسەی ژیانی تیانە بێ ئەو هەر بیر لەوە کاتەوە چی بکە بۆی کە بتوانێت بتوانە بژی گەشتبینن جوان بیر دەکەنەوە بێگومان ئەمانە دەتوانن یعنی ئەو کەشە دروست بکەن ئەوەی تۆ دەیڵێ جا پێم وایە هونەرمەندان لەم کاتانە جیاوازترن لە خەڵکی ئاسایی دیکە بەڵێ جا هەر ئەمە وای کردووە کە ئێستا باس لە بابەتێ بکەین نیشاندەری ئەوە بێت کە لە هەر بارودۆخەکە بووی ئومێد لە دەستمەدا هەر هونەرێکیشت هەبوو بۆ چەشنەی کە تۆ لەناو باردۆخۆی ئەتوانی سوودی لێوەرگری تو نمایشی بکەیت کچێکی گەنجی هونەرمەندی غەزە هەیە کە ڕۆژانە لەسەر تاشە بەردی باڵەخانە وێران بۆکان وێنەی نەهامەتیەکانی گەلەکەیە کێشێت ئەو ئەوێت لەو ڕێگەیەوە پەیامەکەی بەم شێوێ بگەێنێتە جیهان ئەم کچە ناوی ئەمەل ئەبوو سوباحە ئەم کچە هونەرمەندە دەڵێت لە ڕووی دەرونیەوە هەست دەکەم لە ڕێگەی وێنەکێشان و ئەو هونەرەی کە هەمە کاتێککە دەری دەبڕن و نیشان دەدەین ئەو بیرۆکانەی هەڵیان دەبژێرین دەتوانین یارمەتی دەربن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو دۆخی کە تێیکەوتوین. هونەر یەکێکە لە کاریگەرترین و باوترین ڕێگاکانی گەیاندنی پەیامی مرۆڤ. ئەمەل گەنجێکی هونەرمەندی غەزەیە ڕۆژانە لەسەر تاشەبەردی باڵەخانە وێرانبووەکان وێنەی نەهامەتیەکانی گەلەکەی دەکێشێت و دەیەوێت لەو ڕێگەیەوە پەیامەکەی بگەێنێتە جیهان. بیرۆکەی ئەم تابلۆیە لە ڕۆح و لە ژێر داروبەردە ڕووخاوەکان و لە قۆڵایی ئەو دۆخە تراجیدیەی تێدا دەژین سەرچاوی گرتووە. بیرۆکە و کەسانی نێو تابلۆیەکەم بۆیە هەڵبژاردووە بۆی پیشانی هەموو وڵاتانی بیانی و ئیسرائیلیشی بدەن. لە تابلۆیەکەیدا ئەمەل هەوڵی داوە
وەک پێشوازیکردن لە ساڵی نوێ ئاماری قوربانیەکانی شەڕ و پێکدادانەکان پیشانی جیهان بدات. هونەریش بە ڕێگەیەک بۆ گەیاندنی ئازاری فەڵەستینیەکان دەبینێت. لە ڕووی دەرونیەوە هەز دەکەم لە ڕێگەی وێنەکێشان، هونەر، دەربڕین و ئەو بیرۆکانەی هەڵیان دەبژێرین دەتوانین یارمەتی دەربین بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو دۆخەی تێکەوتون. 87 ڕۆژە شەڕ و پێکدادان لە نێوان ئیسرائیل و حەماس بەردەوامە. بەهۆیەوە زیاتر لە 1 ملیۆن فەڵەستینی ئاوارە بوونە و جگە لە بردومانەکان ڕوبەڕووی قەیرانی مرۆیی و چەندین نەهامەتی دیکەش دەبنەوە. من سۆبان بەلای خۆمەوە ئەوەی زۆر خۆشەویستە کە زۆر حەز دەکەم بیپارێزم دانەکانمە بەڕاستی. ئەن یەک لەو شتانەیە کە زۆر گرنگی پێدەدەم بۆیە کاتێک تەوەرێکمان هەیە لەسەر بابەتی دان و تەندروستی دان و هەموو ئەوانە ینی بە گرنگیۆ تەماشای دەکەم. حەز دەکەم زیاتری لەبارەوە بزانم، فێر بم، چۆن زیاتر ئاگاداری بم. دڵنیام زۆرێک لە بینەرانیش ئێستا ینی ئەمە جێگەی خۆشحاڵی یەک لەو مۆدانەیە کە مرۆڤ دڵی پێخۆش دەبێت ئەوەیە کە بڵاو بۆتەوە خەڵک بتوانێت ئاگای لە پووک و لە دانەکانی بێ. جا ئەمە ئەمڕۆ دەکەینە تەوەری سەرەکی پرۆگرامی بەیانی 24 لەگەڵ کەسێکی شارەزا قسە دەکەین و هەندێک زانیاری زیاتر وەردەگرین. بەڵێ هەر بۆ ئەم بەبەسە لەگەڵ دکتۆر جێگر کۆیی پزیشکی ددان باسی گرفتەکانی ددان دەکەین چی بکەین کە ئێمە پێکەنینێکی جوانمان هەبێت، چونکە زۆر جار هەیە کە تۆ ئەتەوێ وێنەیەک ببینی کە هەندێک جار هەیە بۆ ئەوەی کە سەرنجت ڕابکێشێت لە وێنەکە کەسەکە سەرێکی برژانگی پێوە نیە، بەڵام ددانێکی کەوتۆ یان برۆی پێوە نیە، تۆ تەرکیزت دەچێتە سەر ددانەکە. جا من زۆر جار چی دەڵێم پۆز ئەوێ ئێستا دانەکانت هۆلیت سمایل نەبی جوان و پاگوێ. هەکارمون تۆ تای باشە لەسەر ئەمە قسە بکەین لەسەر ئەو بابەتە لەگەڵ دکتۆر جێگر کۆیی بۆ هیوایکە پێکەینەکانی ئێوەش هەمیشە جوان بێت. دکتۆر بەخێر هاتی بەیانیت باش. بەخێر بێ بەیانی باش دکتۆر. زۆر سپاس بەیانی بینەرانمان باش، هیوادارم هەموو لایەکتان سەلامەت. جا سۆڤان دکتۆرەکانی دان ینی لەگەڵەوەی کارەکانیان وە زۆر نەخۆشەکانیان ئەزیێت و ئازار دەبین، بەڵام خۆیان هەر دە و بەخەندەنە. بەڵێ ئازارەکان بشارنەوە. یەکشتی تریشیان هەیە بەدەگمن ئەیان بینی خۆیان هەڵی و سماڵیان کرد بێ، هەر هەمویان ئەوە نەتفاڵن. دکتۆر بەخێر بێ سەرچاو. سپاس دەکەین دکتۆر. پێش هەموو شتێ با بزانین باوترین نەخۆشی ددان لە ئێستا چێ، چونکە بۆ خۆی سەردەم بە سەردەم هەر 10 ساڵ جارێک ئەبینیم کۆمەڵی کێشە باوە بێت لە تەندروستیە، تر هۆکارەکەی ژینگەیە، خواردنی ناتەندروستە، لایفستایلێکی با بڵین نادروستە. ئێستا چی شتێک هەیە کە سەرنجی ئەوەی دکتۆری ددانی ڕاکێشا بێت و گرفت بێت؟ سۆماخان خۆی لە ڕووی مێژۆوە گە بگەڕێنەوە دوو لە هەرە باوە نەخۆشیەکان بریتین لە کلۆری ددان، پاشان هەوکردنی دەمار کە چارەسەرەکەی پێدەوتی دەماربڕین و قەتڵ عەسەب. ئەو لە ڕووی تاریخی بەشەریەتەوە مرۆڤایەتیەوە ئەوە باوترین دوو جۆری نەخۆشی دەم و ددان. بەڵام ئەگە بین سەر ئەو سەدەیە و ئەو چەند ساڵەی کە زیاتر بابەتی جوانکاری گەشەی سندووە لە ڕووی جیهانیەوە و بە تایبەتی دەتوانین بڵین لە کوردستان ئێستا بابەتی جوانکاری و بابەتی هۆلیوود سمایل ئەوش بووتە چارەسەرێکی زۆر باو کە زۆربەی چارەخوازەکان دەیکەن. پێویست بێ پێویست نەبێت. بەڵێ بەڵام ئەوە دەستە بابی واتە دەرگای چارەسەرکردن نەخۆشی نییە ئەمەیان، هەر بەڵکو نەخۆشیەکان وەکوتم زیاتر کلۆری ددانن، ئەمە جوانکاریە، چونکە زۆر جا چارەخوازەکانیش ئەمە لێمان غەڵەت دەبیتن وەکو نەخۆش کە جیاوازی بکەین لە بینی چارەسەری و نەخۆشی. زۆر جار مەسەلەن تۆ دانەکانت ڕەنگە عیبێکی وای نەبێ، بەڵام حەز لێ جوانتری بکەی، ئەوە نابتە چارەسەری. باشە کاک زۆر تۆزە گورتری بینەوە ڕەنگە ئەو بینەرانە ئێستا تەماشایمەداکە هەندێکیان کێشە و گرفتی دانیان هەبی بەڕاستی بە تایبەتی کێشەی دەمار بڕین، یعنی ناخۆشیێکی زۆری تێدایە، زۆرێک لە ئازارەکانیش و پێم وایە پەیوەستە بەو دەمار بڕین و قەتە ئاساب و ئەوانە. چ کاتێک ناکرێت نەخۆش یان ئەو کەسێک کە کێشەی دانی هەیە دەمارەکانی ببڕێت؟ ڕاستە خۆی کێشەکە هەم وشەی دەمار بڕین بەخۆی تۆزێک ترسناکە. خۆی لە کوردی لە زمانی پەتی کوردی ناکرێت پێبرین دەمار بڕین، دەی پێبرین چارەسەری ڕەجی ددان، چکە زانستیانش کەلیمەکە ئەو شەیە لە ئینگلیزی وەرگیراوە کە پێی دەگوتێ ڕوت کەناڵ تریتمنت،
واتە ئەتو چارەسەرینا ئەو ڕێگ و ئەو دەمارانە دەکەی ئەزە کە نەخۆش جێ لە قەتەعسەب و دەمار بڕین دەبیتن یەکسەر تۆزێک هەزەکە دکتۆرەکە مەقەسە و چەقۆچ پێ ئەو دەماری دەبریتن کە خودی خۆی وانە ئەمە لە کردداری چارسەرکردنی ڕەجی دانواتە ئەو دەمار بنێت چیەکەین ئەو دەمارە تووشی هەوکردن بووە هیچ چارەسەری تری نییە باشە فە پێویستە لای بین پاشان شوێنەکەی پاککەینەوە و قەپاتیکەینەوە دایخین پرۆسەکە بە سادەی ئەوەیە ئەو چارەسەرانەی ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە چارەسەریەکەیە پێویستە بۆیان بکرێتن هیچ ڕێگایەکی ئەلتەرنەتیڤمان نییە واتە هیچ چارەسەریش ترمانیە کە بیکەین ئەگەر ناو دەمارەکە تووشی هەوکردن بوو تاکە چارەسەری ئەوەیە کە ئەتو کردداری دەماربڕینەکە بکەیت باشە چ کاتێک ئەو چارەخوازانە نیکەن ئەو کاتانێک کە پێویستی پێ نیە ناکرێت و چارەسەری ڕژیت دام بکەیت چکە تۆ ئەو دەمارە دەکا دەمارەکەی دەبڕی هەستی تێدا نامێنێتن دەمریتن و تقریبا 500 بۆ 100 لە قووەتی ئەو دانەکەم دەکاتن بۆیە دەبی پزیشتی داندایم ئەو قسە زۆر دووبارە دەکەمەوە دەبی لە تەشخیصکردن پشکنینی نەخۆشەکە زۆر ورد بی هەتا پێش ئەوی دەستکاری هەر ددانێک بکاتن 2 3 بیری لێ بکاتەوە ئایا ئەوە پێویستی بە چارەسەری ڕەجیتدانە یاخودنا کەی پێویستی پێ بوو اینجا دەچینە ئەو بابە ئەو چارەسەریە چون ئێستا باسی لێکی ئەڵێ ئەوەی کە زۆر ئێستا باوە بۆ چارەسەرکردن ئەکرێ بۆ نمونە دانەکە هەڵ نەکێشی چونکە زۆر ناخۆشە بدان هەڵکێشت لەگەدان ئەو شوێنی پێتان کرێ محاولەی ئەوە ئەکەن کە دانەکە بمێنێتەوە ئەگەر لە 105 و لە 110 قووەتی خۆی لە دەست بدا بەڵام مهم ئەوەیە بمێنێتەوە دکتۆر ڕێکۆردی چیت شکانەوە تاوکوێستا چەندێک دەمارت قەتە عەسەبی چەندێکت کردە بۆی کە نەگەیتم قۆناغی ددان کێشانەکە خۆی من 2014 تەخەرجم کردووە لە زانکۆی و لێری پزیشکی یعنی بە پێ و تەمەنەی هێشتان دەکرێت برم گەنجم لە ناو ئیشەکە بەڵام خۆشحاڵانە هەرکە دەستم پێ کرد دەستم بە کردای دەماربڕین کرد ئەوەی کە زۆر خولیام هەبوو دەکات دەماربڕین و پڕکردنەوەی ددان بۆیە عەدەدێکی زۆری نەخۆشم وەرگرتووە ئەین ڕۆژانە زیاتر لە 4 بۆ 5 نەخۆشم وەرگرتووە کە ئەمن چارەسەرم کردوون خۆشحاڵانە یعنی هەموو جا کە بیر دەکەمەوە دەستکەوتەی زۆر گەورەی کە توانیتم ئازاری ئەو هەموو خەڵکەکەم بکەمەوە و زۆر جاران تەسەور کە بە سەعات دانیشتوم مناقەشەمان کردووە بەس هەتا ئەو دانی دەرنین باشە زۆر جاران لە حەقی خۆم خۆش بوویمە باشە دیسکاونتم بۆ کردووە بەس هەتا نەیکێشی خاستن مەچەند هەندێک دایک و باوکێ منداڵەکەیان تەمەنی گەنجە هێشتا ناتوانانی قەراردا باشە ئیتر بابەکە ینی دایک و باوکە لەبەر مەشغولی لەبەر مەسروفاتی عائیلی هەندێک جار ناتوان ئەو تەکلیفە هەرگرنیان ناتوانانی ئەوەندە ئەو مناڵی بینتە عیادە و بیگەڕێنێتەوە باشە فە زۆر جارن ئەمن پێویست دەکات تەداخڵکەم لێرە بۆیە چەند جەلسێکی باشە یەکێک لەو شتانە کە لەوەتی هاتینێ ناو دنیای دەماربڕین و ئەو تەکنیکە مۆدێرنانەی نوێیانەی کە ئێستا هەیە زۆربەی حالەتەکان بێک سەردانیکردن دەکرێتن باشە ئەوە دەکاتن چارەخوازەکە ینی ئارامتر و لەسەر خۆتر و باشتر چارەسەرێکە وەرگێتن فە ئەو شەڕەدایم ڕوودەداتن لەگە هەندێک زۆرت چارەخواز خاستن ئەوانەی کە حەزیان لێ یان ئیمانیان بەوەیە لە کۆنەوە بۆیان هاتووە کە دەبێت ئەو دەمارە ئەو دانە بچێشرێتن هەتا ئێستا خۆشحاڵانە 5,000 زیاتر لە 5,000 دەماربڕینم کردووە تەسەوڕ دەکەم ئێستا نێزیشی 6,000 بیتن 6,000 ئازارێکم کردووە هەر لە 6 ساڵ باشە کاکتۆر دەست خۆش ماندوو نەبی ژمارێکی زۆر وەکو بە خۆت گوتت لەو تەمەنە گەنجیە ماموە هیواداری ینی کاری باشتر و گەورەتر و ئەو چاوەڕە دەکرێت کاکتۆر بڕینی دەمارەکان گرفت بۆ بۆنی دەم و مردنی دانەکە و ئەوانە دروست ناکە وەکو لایانی زانستیەکە نەخێر بەس ئەمە دەوەستێتە سەر کوالیتی ئیشەکە ینی ئەو پزیشکەی کە کارەکە دەکاتن یەکەم شە چۆن کردویتی بە چ تەریقەتی زانستی ئایا ئیشەکە تاوە مەزبوطە یاخودنا ئەوە یەک دووەم خاڵ ئەوەیە کە ئایا نەخۆشەکە چەند ئاگاداری ئەو دانایستی نەخۆشەیە جار هەیە احتیمام نادا گرنگی نادا بە تەندروستی دەم و ددانی ینی ئەو کاتێککە لە لای پزیشکەکە دەستەوە تاوەیتر وا هەز دەکات کە پێویست ناکات دانی بشوە پێویست ناکات پەتی دام بەکاربین ئەکیت خواردن دەمینێتەوە و دەبتە هۆی بۆنی ناخۆش زایدن بە پێی کات دەبتە هۆی دووبارە کلۆربوونی ددانەکە ئەگەر نا زانستیانە وەکو باسم کرد ینی هەر ددانێک دەماربڕینی بۆ بکرێتن
5 بۆ 10 قوت خۆی لەدەست دەدا هیچ ترنا هیچ جانبێکی سلبی تری نییە کە ئێمە جیاوازی بکەین لە بینی ئەو دانە کە چارەسەری بۆ کراوە لەگەر ددانێک کە چارەسەری بۆ نەکراوە بەس قسەکانی من ئەو ژمارانە ژمارە ینی ئەو داتان داتای عالەمینە ئەوە هەموو ڕسێژی بۆ کراوە لێ کۆڵنەوەی لەسەر کراوە بەس دەبێت ئاگداری ئەو شتە بین ئەگەر بە تەریقەکی دروست و زانستیانە بکرێتن باش دکتۆر ئەگەر ڕەگی ددانەکە ببڕدرێت بۆ کۆی کە ئەنجامت داوە بۆی هەیە جارێکی تر ئازار بچێژێت یاخود بئێشێت ئەم هەنێ دان سپاس بخوا من تایسەخت دانێشەم نەگەر ئاگادارە بەڵام بە شەوە دانئێشە ئەیگرێ بەری نایەت ینی ئەنجاتە ئازارەکانی دەمارەکانم ڕی لە کۆڵم کردەوە لە کۆڵم کردەوە نازانێ جارێتتر ئەگەڕێتەوە یان هەر ناگەڕێتەوە ئازارە بەخۆی نابی بگەڕێتەوە کاتێکە تو چاسەی ڕەجی دانت کردواتە قەتە عەسەبت کرد نابی بگەڕێتەوە بەس ئەگەر لە حالەتێک دانەکە لە مستەقبل تووشی هەوکردن بوو یان جار هەیە مەسەن ددانەکان طبعاً یەکێک لەوانەیە کە ئەم زۆر سەرسامم پێی ناو ددانە ینی تەسەوڕ ناکەیت چ تەبیعەتێکی هەیە و ڕێگەکان چەند معقدن باشە هەر بۆ ینی ئەمە پێویستمان بە ئامێری گەورەکردن و مایکرۆسکۆپ دەبێتن زۆر جارە ناتوانین بە چای خۆمان حکم بکەین هەموو وردەکارەکانی ناودان بینین ئەوەندە معقد و ئەوەندە بچووکە ینی ئەتو تەسەوڕ کە ددانێک چەندە سانتیمێکەوە کە دەچێ ناوی دەبێتە 3 ڕێک 4 ڕێک ینی ئەوە دابش دەبتە سەر 4 اینجا ئەوانە زۆر بچووکن کە ڕەنگە گوت تەسەوڕی نەکەن باشە یەکێک لە هاوڕێکانم پزیشتی دانا مجا باسوێ دەکەدێ و کە ناو ڕێک ئیش دەکەم پاشان دێمە دەرێ لە عیادا کە دێم ئەو جادە بەرینانە دەبینم ئەو هێڵانەی تۆزەنگ نەفسێتم تێک دەچیتن ئەزە بزە بدوایە چکەمە کە دەچینە ناو دەمار زۆر وردە بۆیە هەر کاتێک ئەگەر دەمارێک سارسەر نەکرابێت لە بیر کرابێت دکتۆرەکە نەی دۆزی بتەوە لە مستەقبل ڕەنگە کێشەی دروست بکات ئەوانەیە کە دەبنە هۆی ئەوەی کە هەندێک زار نەخۆشەکە دێتن گلەی دەکە لێ دکتۆرم دەمار بڕینم کردووە و هێشتا ژانم هەیە باشە کاک دکتۆر جگە لە دەمار بڕین زۆر جار گرفتی دەم و دانت نییە شەو دەخەوی بەیانێکی هەڵدەستی هەست دەکەی کێشەی پووکت لە بۆ دروست بۆ پووکەکانت تووشی ئیلتیهابات و هەموو ئەو بابەتانە بووە ئەمانە لە چی سەرچاوە دەگرێت چۆن نەخۆش دەتوانێت خۆی بپارێزی لەم دەردا پرسیارەکە زۆر جوانت ڕەنگە ئێرە شوێنێکی زۆر گونجاو باش بیتن کە زۆر جار قسەک دەکەمە تا بگاتە زۆرترین چارەخواز کە زۆر جاران نەخۆشەکانمان دوو شتێلێک جیاواز ناکەنەوە بەگشتی نەخۆشەکانی ددان دەبتە نەخۆشی ددان وی پووک بەنسبەت پزیشتی ددان نەخۆشیەکانی ددان زۆر ئاسانتر چارەسەر دەکرێتن نەخۆشیەکانی پووک زەحمەترە بۆ هەر کتێبێکی زانستی پزیشتی ددان بکەیەوە چارەسەری پووک دەبتە 150 لە دەست دکتۆرەکەی 150 لە دەست نەخۆشەکەی کە دەبێت ددانی بشوە دەبێت پەتی دام بەکاربیینی زۆر جاران ئەگەر هاتو حالەتەکەی تۆزێک تون بوو عیلاجی بۆ دەنووسێتن بۆ فترەی موقت کاتی هەتا دێتەوە سەرخ بەس یەکێک لەو شتانی کە ناتوانین کۆنتترۆلیکەین ئەوەیە زۆر جار ئەمە زۆر چارەخوازەکان لەگەڵیان دەبین قسەیان بۆ دەکەین کە دەبێت پێویستە هاوکارمان بی هەتا بگەین بەو نەتیجەی کە دەمانەوێتن باشە سەبەبە هەر ڕئیسیەکە پووکە نەخۆش دەکەویتن ئەوەی کە خواردنی لەسەر بەجێ بمێرێتن یاخود مەسەن زۆر جاران تەنیشتی دانەکان کلۆر بووە کە کلۆر دەبی دڕ دەبی یان دەبتە چاڵک خواردن بە ئاسانی دەمێنێتەوە لەو کاتە نەخۆشەکە ناتوانیتن بە ئاسانی خایانی کاتەوە بە مرۆری زەمان ئەوە دەبتە سەرچاوک لە بۆ ئەوەی کە ئەزیەتی ئەو پووکە بدا بەبەردەوامی تووشی هەوکردن دەبێتن بە ئاسانی خینی لێدێ باشە بۆنی ناخۆش دەردەکاتن بۆیە زۆر جار دەرم شوشتنی ددان هەڵە تێگەیشت نەکەیە یعنی دایم لە کۆمەلگەیمە کاڵی دان بشۆ فڵچە ماجونەکەی دێتە پێش چای کە بە خۆی ئەوە غەڵەتە باشە شوشتنی دان بریتێ لە بەکارهێنانی فڵچە و ماجون لەگەر بەکارهێنانی پەتی دان چونکە ئەگەر تەمەشای ددان بکەین هەڵەیە نانەوە ئەوە خەتی سوورە هێڵی سوورە لامانە چکە ئەزێتی پووک دەداتن لە بەوەی ڕقە ئەزێتی دەداتن و دەکاتن کە خراپتری کات بەس لەبەر ئەوەی ئەگەر تەمەشای دام بکەین 5 ڕووی هەیە ئێمە 3 ڕووی دەتوانین بە فڵچە و ماجون خایەکەینەوە 2 ڕووی تەنیشتەکانی
یعنی مەحاڵە کە فلچە بگاتە ئەو تەنیشتانە واتە پاک نابتەوە زۆربەی کێشەکانی ددان ئەوەی کە بە پێخی بڕی خۆشم بینیومە یعنی 160 کێشەکانمان لە ڕووی کلۆربوونەوە لە ڕووی کێشەکانی پوچیشەوە ئەو هۆکارانن کە چارەخوازەکانمان پەتی دانیان بەکار نهێنەوە بۆیە زۆر جاران یانی سۆمەخەم کە نەخۆشەکە دەڕوا دەرم ئەگەر شەو بێتاقەت بووی خاستن تەرکیز لە سۆ دەکەین کە شەوان دانیان بشۆن بێتاقەت بووی کاتت نەبوو فکرت کردەوە ئەم ددانم بشۆم یا پەتی بەکاربینم پەتی بەکاربینم پەت بەکارهێنان چکە ئەو بینانە مایشی معقولە ئەزانێت بۆ چکە ڕووی ددانەکان خۆی لەگەر خواردن لەگەر ئاو خواردنەوە ڕۆژانە ئەتو بەرکەوتن دەبێت خایەن دەبتەوە بەس نێوان دانەکان نەخێر باش دکتۆر پرۆدیوسەری بەرنامە هەوڵ بە کاتێکی زۆرمان پێبێ یەک ئاونە کۆڵە پرسیارم هەیە هێشتا بادەم باسی ددانشتنمان کرد بە فڵچە و ماجون ئەوەی کە ئێستا لە ڕووی زانستیەوە لێکۆڵینەوەی لێکراوە سەبارەت بە ئەوەیە کە باسی فلۆرای دەکەن لە با بڵین هەویری ددانە فلۆرایت باس لەوە کرێت کە باش نییە فلۆرایت ئێمە جێگرەوەی ترمان هەیە چکە دەرفەتە خۆت لێرە پزیشکی ئەوە ئەزانی دروستە فلۆرایت باش نییە جێگرەوەی تر هەیە بۆ هەویری ددان بۆ نمونە ئەڵێن ڕۆنی گوێزی هەندی لەگەڵ بۆ نمونە مێخەکە تێکەڵی بکە وەکو فڵچەی ددان بەکاری بنە بۆ نمە ئەڵم باسی ئەوەکەم بەگشتی فلۆرایت خراپە فلۆرایت ئەگە بینە سە فلۆرای بە تەنها وەریگرین لە کاتی پێویست دروستە یعنی بۆ هەندێک چارەسەری کە دانەکە حساس بووە کە دانەکە مەسەرەن خوا نەخواستە سەردانیم ئەەکەی ئەڵی دکتۆرە من هەر ساڵێ و چەند دانێک پڕ دەکەمەوە و باشە دوایەت 4 دانێکم کلۆر دەبتەوە ناتوانم کۆنتترۆلیکەم کە سەیرەکەین تەماشا دەکەین دانەکانی بێقوت باشە فلۆرای چی ئەکاتن ئەو دانە بە قوتر دەکاتن بەڵام یەک دزئەدڤانسی هەیە یەک سلبیاتی هەیە کە دانەکە بە ئینگلیزی پێ دەرێن بریتڵ واتە بە ئاسانی دەشت ئەگە تەماشا ئەو شوشانە بکەین هەمان دەزانین کە شوشە کە بە عەرز دەکەوی ئاسانتر دەشتێت هەمان تەبیعەتی وەردەگری ددان ئەگە فلۆرایدی زۆر بەکاربینین بۆیە فلۆراید لە تەمەنی بچووک لە بۆ مناڵەکانمان زیاتر بەکاردێنین هەتا دانەکانی کەمتر کلۆربی چونکە ددان کە فلۆرایدی زۆر تێدا بوو بەکتریا بە زەحمەتر ئەتوانێت کلۆری کاتن بەڵام نابێ ئەوە لە بیرکەین کە ڕقاتی ددان زیاد دەکات فلۆراید بۆ یعنی وەکو چارەسەری باشە بەس نابێت لە هەموو حالەتێک بەکار چەند جار لە ڕۆژە ئێمە بۆمان هێت ئێمە چیەکەین سۆماخان خۆی هەموو جار ئامۆژگاری نەخۆشەکانمان دەکەین کە مەسەن کە مەعجونێکیان بۆ نووسین فلۆرایدی تێدایە بە بەردەوام بەکاری نەینیتن ڕەنگە ئەتوو لە ساڵێک پێویست کاتن 4 مەعجون بەکاربینی واتە ئەتوو جارێک لە ساڵێک ئەو فلۆرایدە بەکاردێنی جارشتە چی مەسەرەن سپیکردنەوەی دان کە مەعجونەکە زیاتر دان سپیەکاتەوە لە پاشان ئەچی مەعجونێک بەکاردێنی کە زیاتر کۆنتترۆلی پووکت بکات باشە دەیکەینە متەنەوە هەتا ئەتوو بتوانین لە خلالی ئەو ساڵەی باشە زۆرترین ئیسفادە بکەی و کەمترین سلبیاتی هەبیتن ئەو مەعجونانە لەسەر ددانمان چونکە یەکێک پرسیارەکە زۆر جوانە یەکێک لەو هەڵانەی کە نەخۆشەکانمان تێی دەکەویتن ئەوەیە کە مەعجون بەکاردێنی و نازانین سلبیاتی چیە مەسەن بۆ نمونە سپیکردنەوەی ددان ئەوانە مادێکیان تێدا ئەبرێزبە چارە خواست مەسەن هەمومان حەز دەکەین دانمان سپیبی زۆر خۆشە کە پێیەکەنین دانمان سپی و بەرامبەرمان برێت دان زۆر جوانە بەس ئەو مەعجونانە بە پێی تێپەڕبوونی کات ڕاستە سپی دەکاتەوە بەس دانەکە کەمەک دڕ دەکە وە دەکاتن ئاسانتر مەسەرەن خواردن بگری پیسی بگریتن ڕەنجی بگری باشە بۆیە ئەو بەکارهێنانی مەعجون پێم باشە لە تەریقەی لەگەڵ پزیشکەکەت هاوکاربی پلانت بۆ دانێ کە چۆن بەکاری بینی باشە کاک دکتۆر پرسیارێکی دیکە هەر تایبەت بەدان بەڵام جیاوازتر لە گەوران باسی منداڵان بکەین مامەڵەکردن لەگەڵ ددانی منداڵ جیاوازتر لەگەڵ ددانی گەورەیان کە منداڵێک تووشی ئازاری دانەکان دەبی ئەم ئاساییترە ئەگەر دانەکانی بۆ دەربێنین یان دانەکانی هەڵکێشی یە منداڵەکان دێتەوە چارەسەری منداڵان جیاوازە ئەو هەندێک کردداری زانستیش هەر جیاواز دەکرێتن چونکە تەمەنی ددانەکان جیاوازە هەندێک ددان دەکەون و دێنەوە دەبێت سیرکەین ئەوە دانی دائیمیە یان شیریە پێش هەموو شتێک دوو نابێ ئەو دانە بچێشی ئەگە بزانانی ئەوە دانی دائیمیە ئی منداڵیش ناوەڵە لە حالەتێک دەیچێشن کە هیچ ئەمەل نەماوە باشە بەس هەتا بکرێ هەتا ئاخر نەفەس لەگەڵ ئەوە دەمی کە ئەو دانە بێنینەوە
طبعا دەمێ ئەو شتە بڵێم ینی هیچ شتێک نابتە جێگرەوەی ددان ینی ئێستا ئەو تەکنیکە نوێیانەی کە بەکار هاتووە ئیمپلانت و کە پێڵێن زەر و چاندنی دان و مستحیلە یعنی خۆم پزیشتی دانم ئەگەر بێم ئامۆژگاریم کێ بری دکتۆر ڕێی وەرگری دکتۆر ئەگەر دانەکەت بچێشی بیکێ زەر مستحیلە قبولکەم یعنی دایم ئێمە لەگەڵ ئەوەی کەمترین دەستکاریکردنی ددان بکرد حتا بتوانانی احتیفاز بە دانی سروشتی خۆت بکەین و دەستکاری نەکەین ئەمە سپاس دەکەین دکتۆر جێگیر کۆی پرسیار زۆر زۆرە بەڵام کاتی پرۆگراممان هەر ئەوەندەیەکە لەگەڵ جەناب تابین هیوادارین بتوانین جارێکی دیکە دەرفەتمان هەبێ سەبارەت بە ئیمپلنت و زەرعکردنی ددان و جوسردانان و هەموو ئەمانەی دیکە گفتوگۆ خۆشحاڵ دەبووم دێمەوە خزمەتان ئینشاءالله سپاس بۆ جەنابەت سپاس من ئەم بەیانیە سوودێکی زۆرم لە قسەکانی دکتۆر وەرگرت بگومان خوددا تەمەن بدە تازە دەستپێکی ساڵی 2024 سەرەتای ساڵت دەرفەشاڵ زیاتر خزمەتی بینەرانی کێبیستاریش دەکەین زۆر سپاس بۆ جەنابەت ڕێنماییەکان زۆر باش بوو و دەماری زۆری شت بڕیوە خەڵکی زۆر جارە سەر کردووە ئازاری زۆر خەڵکت شکاندووە ئینشاءالله خۆت قەت ئازاری سەلام هەموو جارە ترکیز لەسەر شتێک دەکەینەوە گرنگ نییە تو چارەسەر زانستێکە چۆن دەکەی کو دەیگەینە نەخۆشەکە و یەکێک لەو شتانی کە زۆر ئیشم لەسەر کردووە هەوڵ دەدەم نەخۆشدایان مرتاحبی و فەزل بۆ خوایە طبعا نەخۆشەکان زۆربیان مرتاحن لە دەرفەتش باسی ئەوە دەکەین کە چاسەکردنی ڕەجدان شەر نییە کە ئازار بەخش بووی نەخۆشەکە بترسێتن نەخێر زۆر جاران ئیشەکە تاو بە نەخۆشکە دکتۆر تاو دەرن بڵێ خۆش بێ کاتەوانە هێڵینەوە بۆ جارێکی دیکە ئەمە سپاس دەکەین کام بەیانە لەگەڵمان بووی بۆ هیوایکە هەمیشە بتوانی خەندە بخەیتە سەر لێوی چارەخوازەکانت ئەگەر کێشێکیان لە ددان هەبێت سۆڤانۆکە دەڵێ بە بێمنەتی پێ بکەین گرفتمان لە دانەکانمان نەوێت دووبارە زۆر سپاس باسی کەش و هەوا بکەین کەش و هەوای ئەم ڕۆی شارەکانی کوردستان بزانین چۆنە لە کوردستانی گەورە لەکوێ بارانە لەکوێ بەفرە لەکوێ ساماڵە ئەمەش ناشڵی یەکی یەکە ئەڵەی 21 سێ لە بەهارە چێ هەولێر کەشەکە وایە کەشەکە وایە بابزانین شارەکانی دیکە چۆنە دێنە سەر بابەتێک کە باسیەوەکەین لە
کوردستان سواربوونی پایسکل و هاتوچۆکردن بە پایسکل خەریکا بە کولتور. ئەمە زۆر باشە کللتورێکی هەتا لە هەندێک لە شقامەکانی شاری هەولێر ڕێڕەوی بایسکلیش کرایتەوە ینی خەڵکانێک دەتوانن بە پایسکل هاتوچۆ بکەن ڕۆژانە ئەمە ئەگەر ببێتە کللتور هەم لە ڕووی ژینگەیەوە هەم لە ڕووی تەندروستیەوە زۆر باشە چونکە ئێستا لە دەرەوە لە ئەوروپا لە زۆرێک لە وڵاتەکان پایسکل و تەنانەت سکۆتەر زۆرترین سوودی لێ دەبیندرێت لەوەی کە لە پێناو پاراستنی ژینگە لە پێناو کەمکردنەوەی قەرەباڵغی لە پێناو تەندروستی لە خوڕینی ئۆتۆمبیل نیشانی پێشکەوتن نییە ئەوەی کە وڵاتی پێشکەوتوو بێت هەوڵی ئەوە ئەدات کەمتر ئۆتۆمبیل بەکاربهێنن و زیاتر گرنگی بەوە دەدەن کە بە پاسکل بۆ سەمونخانەی سەری کۆڵان بە ئۆتۆمبیل دەڕۆین. بەشێک لە دانیشتوانی شارە زوور بۆ ڕایکردنی کاروبارەکانی ڕۆژانەی خۆیان سوود لە پایسکل وەرەگرن لە کۆڵان و شەقامەکانی شارەکە کەسانی تەمەەن جیاوازە بینی کە پایسکل لێ ئەخڕن. لە شارە زوور منداڵان و کەسانی بە تەمەەن بگرە تا پیاوی تەمەەن 7 ساڵ هەمان پایسکل لێ دەخڕن. پایسکل سواری لە شارە زوور خەریکە دەبێتە کللتور و هیچ کەسێک شەرم لە لێخوڕینی ناکات ڕۆژ لە دوای ڕۆژ بەکارێنانی پایسکلیش ڕووی لە زیاد بوونە. تەمەنی لە 7 ساڵ تێپەڕیوە بەڵام جەستەیەکی تەندروستی هەیە چونکە زۆربەی کاروبارەکانی بە پایسکل ڕای دەکات. حاجی ئەحمەد زیاد لە 50 ساڵە پایسکل سوارە. وەرە مناڵ بووم. کاروباری ڕۆژانی بە پایسکلەکەی ڕای دەکات و وەک خۆشی باسی لەوە دەکات سوودێکی زۆری لە پایسکل سواری بینیوە. ئەگەرەوە نەبووە 150 کیلۆ بووم. پشتم نایە سەرم نایانی دەژڵێت ئەگەر بێت و پایسکل نەبووایە ئەوە کێشم لە 150 کیلۆ زیاتر تێپەڕی بوو. نانە خۆم ئەمەە زۆرە خۆم ڕۆنی خۆمانە و بریجی کوردی سارشمە لێ خوڕێ بەڵام بە زۆری پاستیل بە زۆری پاستیل لەم بازارا بۆ ئەم لا بۆشم بۆ ئەو حەمزیخانەشم بۆ زەرانی کۆنشم بۆ مریش یانی لەم ناوە جاران ئەمەش نەبوو لەم دێ بۆ ئەو دێپێ ڕۆشتم لە سەیساق ڕۆشتم بۆ بێ سەڵمێن شارەزان بۆ ئەمبەر دامەلاوی تەنجەرۆ ئەم مەڵ گرتووە چوار بووم یاڵە پەنچەنی پێ بووە لە ڕێ لەرکوێ پەنچەر بووە پمپم پێ بوو پەنچەریمە کردو هەم تێکە. هەڵکەوتی جوگرافیای شارە زوور وای کردووە بەشێک لە دانیشتوانەکەی پایسکل بەکاربهێنن. ژینگە دۆستانی ناوچەکەش لە هەوڵدان ڕێژەی بەکارهێنانی پایسکل زیاد بکەن. لە پاش بەکارهێنانی بایسکل هیچ ئاسەوار و پاشماوەیەک فرە ناداتە ژینگەوە کە بڵێ وەکو ئۆتۆمبیل و ئەم شتانە هەموو مەکانەکانی تر کە ژینگە پیسەکەن لەبەرەوە پایسکل دۆستی ژینگەیە بۆیە بە خۆشحاڵیەوە ساڵانەش کاتێک کە داوامی قوتابخانەکان هەبوو ئێمە هۆشیاریمان بڵاوە کردەوە و ئەچوین سیمیناراتمانە کرد لە ناوەندەکانی خوێندنا لە سنووری قەزاکە بە گوندەکانیشەوە تەنانەت. ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیانی شارە زوور بۆ ڕایکردنی کاروبارەکانی ڕۆژانیان بە پایسکل هاتوچۆ دەکەن. ئەمە ژوای کردووە بەراورد بە شارەکانی دیکە شارە زوور ژینگەیەکی خاوێنتری هەبێت. ئەگەر چی هێشتا ژمارەیەکی زۆر لە ئۆتۆمبیل لە نێو شەقامەکاندا دەبینرێن بەڵام دانیشتوانی شارە زوور گرنگی زیاتر بە لێخوڕینی پایسکل دەدەن. هەڵکەوتەی جوگرافیای ناوچەکەش بەو شێوەیە کە کار ئاسانی تەواو کراوە بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی بتوانن کاروباری ڕۆژانەیان بە پایسکل بەڕێ بکەن. تەمەنەکان جیاوازن لە منداڵەوە هەتاوەکو سەر و 7 ساڵی تێدایەوە هێندەی نەماوە لە شارە زوور پایسکل لێخوڕین ببێتە کەلتور. ئەڤین عەتا کوردستان 24 شارە زوور. هیوادارین هەر ببێ بە کللتور. هەکار شتێکی زۆر مهمیشی هەیە پێویست بە مۆڵەتی شۆفێری ئەوانە ناکە هاچی بەدای مۆڵەتی شۆفێری کاراسانێکی زۆر باشە بێگومان باست لە بابەتێکی دیکە دەکەین پاڵەوانتی نێودوڵەتی گۆڵباڵی نابینایان و کەمبینایان بە بەشداری 6یانە لە ڕۆژهەڵات و باشوور باکووری کوردستان بەڕێوەدە. جا یاریە پاڵەوانەتیەکە کە تایبەتە بە نابینایان و کەمبینایان لە پارێزگای سنەی ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکردووە ئێمەش بەم ڕاپۆرتە ئێوە دەبینە سنا و ئەو فستیڤاڵە دەبینین. پاڵەوانیەتی نێودەوڵەتی گۆڵباڵی نابینایان و کەمبینایان بە بەشداری 44 وەرزشکار لە 6 یانەی وەرزشی ڕۆژهەڵات باشوور و باکووری کوردستان و هەڵبژاردەی عێراق و بە ئامادەبوونی خات و ئۆرارا زانۆلین سەرۆکی ئەنجومەنی نێودەوڵەتی گۆڵباڵ لە شاری سنە بۆ ماوەی 3 ڕۆژ بەڕێوەچوو.
پێم وایە پێشبڕکێکە باش بوو بەشداربووان لە چەندین شاری جیاوازەوە هاتوون و پاڵەوانێتیەکە بە گڕوتینەوە بڕێوەچوو ناو ژیوانەکانیش ئەرکی خۆیان بە باشی بەڕێوە برد من یەکەم جار ماتومەتە شاری سنە شارێکی جوان و دڵگیرە و باشیش پێشوازیان لێکردین پاڵەوانەتیەکە لە چوارچێوەی پرۆتۆکۆلێکدا بەڕێوەچوو کە بەهاری ئەمساڵ لە سلێمانی لە نێوان لیژنەی وەرزشەکانی نابینایەن و کەمبینایەنی پارێزگای سنە و یانەی ڕۆژی سلێمانی و یانەی دیاربەکر واژۆ کرا. لە شاری سنەی یەکەم بڕگەی پرۆتۆکۆلی نێوانیانەی وەرزشی شڕۆژ لە سلێمانی و یانەی وەرزشی ئامەد لە ئامەد و هەیەتی نەبینان و کەمبینانی شاری سنەی خۆشەویست کە مانگی 2023 لە شاری سلێمانی وەژوو کرا لە نێوانیانە ئەمڕۆ 6 بەشدارن پاڵەوانتیەکە نێودەوڵەتیە خەتۆ ئۆرۆڕا لێرەیە سەرۆکی کۆڵپەڵی نێودەوڵەتی ئەوش لێرەیە بەجا چاودێری ئەوانە ئەنجامە دەرێتن. ئەم پاڵەوانەتیە بە بەشداری 6 یانە کە بریتین لە یانەکانی ئامەد و وانی باکووری کوردستان و یانەی ڕۆژی سلێمانی باشووری کوردستان و یانەکانی کوردستان ئەلف و کوردستان بێی شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان و هەڵبژاردەی عێراق لە شاری سنە بەڕێوەچوو. خولەکانی تری لە هەرکام لە شارەکانی کە ئاماژەم پێدا بەڕێوە بچێ زیاتر لە 50 وەرزشکار حزوریان هەیە ئەگەر بە ڕاهێنەر و سەرپەرشتیار ئەوانەوە بێ 7 نەفەرێک وەکو میوان لە خزمەتیانین 100 وەرزشکار زیاترمان بێ ئەمما 250 وەرزشکاری مان هەیە کە لە چەند ڕشتەی وەکو گۆڵباڵ شەترەنج دەومەیدانی پاوەرلیفتینگ و ڕشتەکانی ترە فعالیەتەکەن. لە کاتی بەڕێوەچوونی پاڵەوانەتیەکەدا یانەی وان لە شاری وانی باکووری کوردستانیش پرۆتۆکۆلەکەی واژۆ کرد کە یەکەم بڕگەی لە شاری سنە بەڕێوەچوو بڕیارە خولەکانی دیکەی ئەم پاڵەوانەتیە لە شارەکانی سلێمانی و ئامەد بەڕێوە بچێت. ناجیا نایت کچێکی 17 ساڵانی ئەمریکیە وەرزشی گاسواری ئەکات وەک خۆی دەڵێ هەر لە منداڵیەوە خولیای ئەم وەرزشەی هەیە و ئێستا یەکێکە لە باشترین وەرزشەوانەکە. ئەمە ناجیان نایەتی 17 ساڵانە هەمووانی بە بەهرەکەی شۆ ئەویش بە ناچاری سواری پشتی مەڕەکان دەبوو بەڵام کە گەورە بوو خەونەکەی بۆ ڕاستی ئێستاش یەکێکە لە باشترین گاسوارەکان. ئەگەرچی ناجیا تاکە خانمی نێو پاڵەوانێتی MBR بەڵام بەهۆی توانە زۆرەکەی لەلایەن کەسانی هاوتەمەن و گەورەتر لە خۆی ڕێزێکی زۆری لێ دەگیرێت هەمیشە سواری پشتی باشترین و بەهێزترین گاکان دەبێت. ناجیا جگە لە گاسواری لە قوتابخانە یاریزانی تیبی بالە و باسکێ لە نێو چەندین قوتابخانەی شارەکە پلەی یەکەمیان لە هەردوو وەرزشەکە بەدە. ئەمانە هەموو بابەتی ئەمڕۆی بەیانی 24 بوو کۆمەڵێک بواری جیاوازمان کۆ کردەوە و پێشکەشی ئێوەمان کرد هیوام کە سوودی بۆ هەموو لایەکتان هەبوو بێ و ئەمڕۆ ڕۆژێکی باش بێت بە هیوای ڕۆژێکی باش کە بۆ ئێوەمان خوڵقات بێت لە پرۆگرامی بەیانی 24 بەخواتان ئەسپێری ماڵتانەوە خاتان دەکەم.